السلام عليكم ورحمة الله. کەمال مەسهەر نووسەر و مێژووناس لێکۆڵەر و مامۆستای زانکۆ بەهۆی نەخۆشیەوە لە وڵاتی ئەڵمانیا کۆچی دوایی کردو تەرمەکەی گەڕێنرایەوە هەرێمی کوردستان و بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆر لە کەساتیەکان لە گۆڕستانی سەیوان لە سلێمانی بە خاک سپێردرا. دکتۆر کەمال لە ساڵی 1937 لە گوندی ئاغجەلەر لەدایک بووە و تا وەرگرتنی دکتۆرا لە مێژوو نەوەستاوە و دەیان سەرچاوە و کتێب و لێکۆڵینەوەی مێژووی لەسەر کوردستان هەبووە. لە ساڵی 1970 لەدایک بووە بە حکمی باوکی وەزیفەی هەبووە لەوێ لە پاشە چوونەتە کەرکووک هاتوون تۆ سلێمانی لێرێت مەکتەبی تەواو کردو چۆتە بەغا جامیعەی تەواو کردووە لە پاش جامیعە چۆتە رووسیا چەند ساڵێک لە رووسیا ماوەتەوە دەوری 11 ساڵێک دەوێت دکتۆرای وەرگرتووە جا گەڕاوەتەوە بۆ عێراق لە جامیعەی زانکۆی بەغا مامۆستا بووە چەندەها خوێندکار و چەندەها مامۆستایکی پێگەیانوە چەند کەسێکی زۆر شەهادی ماستەر و دکتۆران لە ژێردەستی ئەوە وەرگرتووە. چەند ساڵێک بوو دکتۆر کەمال تووشی نەخۆشیەکی درێژخایان بوو دوجار هەر بەهۆی نەخۆشیەکەوە لە 16 ئازار کۆچی دوایی کرد. بەرهەمەکانی گەوهرێکی زێڕینە بۆ مێژووی کتێبخانەی کوردی و لەو چەند ساڵەی دواییشدا سەرقاڵی کۆکردنەوەی هەندێک بابەتی مێژووی بووە لەسەر کوردستان. هەر لە هەفتاکانەوە بە تایبەتی کۆمەڵێکی زۆر بەرهەمی بە زمانەکانی کوردی و عەرەبی و هەروەها ڕووسی و ئەوانە سەبارەت بە مێژووی کورد سەبارەت بە مێژووی عێراق ئی هاوچەرخ بڵاو کردوتەوە. مێژوو نووسێکی زۆر زانە بۆ بە مانای وشە لەوەیە کە زۆر ئینسانێکی خاپچی و ڕەوژبەرد و متەواضع بووە زۆر جێی ڕێز و تەقدیر بووە بە تایبەتی لە ناوەندە زانستیەکانی عێراق بەدەیان قوتابی عەرەب و کوردی پێگەاندووە سەرپەرشتی تێزەکانی ئەوان بووە سانشی بە هەڵوێز بووە. دکتۆر کەمال بەرهەمەکانی بە زمانەکانی کوردی و عەرەبی و ڕووسی بووە لە بەرهەمەکانی زیاتر باسی لە مێژووی کوردستان و ئەو نەهامەتیانە کردووە کە بەسەر کورددا هاتووە. نووسەران و مێژوونووسان لە دەستدانی دکتۆر کەمال بە خەسارەت دەزانن بۆ گەلی کورد و بۆشایەکی گەورە دروست دەکات لە ئەدەب و مێژووی کوردستان. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.